حي على الصلاة الله أكبر الله أكبر حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشویستانم، نوێژ لە بنیانات ئەترازێ و ئەبێ بە قوتابخانە و ئێستا لە قوتابخانە ژەمانەیە بیترازێنین بڵین نوێژ پرۆگرامی ژیانە. یعنی نوێژ بەرنامی ژیانمان ڕێگەخا بڵێ. ئەمانەیە بڵین نوێژ هەموو ژیانە. ئەمانەیە بڵین نوێژ کەتەلۆک و دەستور و قانون و یاسا و ڕێسایی ژیان. ئێمە کە بە ڕۆژووە بین ئەڵێین بە ڕۆژووین، بەڵام کە نوێژ ناکەین بە تایبەتی خوشکانمان ئەڵێین بێنوێژین. ئێمە ئەمانەوە ئێستا بڵین بەنوێژین، ئەمانەوە بڵین هەموو کاتێک ئێمە نوێژین. وەکو چۆن ئەڵێین ئەو بەرماڵە بە نوێژە، یاخود ئەو ئەرزە نوێژیە، یاخود جلەکانت نوێژیە. ئەمانەوە ئێستا لاشەمان نوێژی بێ. چۆن کارێکی وا ئەکەین؟ نوێژ بێ بە دەستور، نوێژ بێ بەو چارەسەرەی کە دنیا و هەنگاوەکانی دنیات بۆ ڕێگەخا. نوێژ بێ بەوەی کە چۆن لە چڵک و ژاری دنیا پاک دەکاتەوە، لە چڵک و لە ژاری تاوان و قیامەت پاک دەکاتەوە. نوێژ فێری ئەومان کا کە هەموو جارێک نوسخەیەکی ئەسڵی بێت یامانە دابەزێ و ڕیفرێشی ژیانمان کاتەوە. نوێژ ئەو ئەنتیڤایرۆسە بێ کە هیچ تاوانێ نەیوێرێ بێ بەلامانە. نوێژ نیو ڤێرژن و ئەپدەیتێکی ژیانمان بێ. نوێژ بەردەوام ئەبێ تازەگەری تیا بێ. لەگەڵ هەموو نوێژەکە ئەبێ ئینسانێکی تر بیت، ئەبێ ژیانێکی تر بیت، بیرکردنەوەیەکی تر بیت، کەسێکی تر بیت، شخصیەتێکی تر بیت. قورسە نا. کەواتە نوێژ ئەبێ بە ئەو بەرنامەیە کە هەموو ڕۆژێک 5 جار ڕیفرێش دەکاتەوە و بەرنامەی دژە ڤایرۆس و دژە تاوانە تیادا ئابەزێ. نوێژ بەرنامەیە کە هەموو جارێ وا هەستەکەی تازە لە دایک بوویتەوە. مامۆستا بی شتێکم کۆتۆ باسی کە لەو تارەکەیە. ئەها خوای گەورە کە یەکەم جار پێغەمبەری پاک سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بۆی کە نوێژی لەسەر فەرزکە 50 نوێژی لەسەردانا. بۆ ئەوەی کە ئینسان فێرنی بەرنامی نوێژکە هەموو ژیان بێ بە نوێژ. یعنی تۆ بچی بۆ مزگەوت و نوێژەکە بکەیت و بیتەوە و یعنی هەموو نیو سەعات جارێ نوێژێکی تیا فەرز بوو. بچۆ بۆ مزگەوت سونەتەکە بکە و نوێژەکە بکە و بگەڕێرەوە ماڵەوە و سەری نوێژێکی ترە. خۆ حازرکەرەوە بچۆ بۆ مزگەوت و نوێژەکە بکە و وەرەوە و ئەمە باسی شەویشەکەی نەکاتان لێ بێ. یعنی شەویشی سراحەتی تیان نامێنێ، هەموو ژیانە بێ بە نوێژ. بۆ ئەوەی کە خوای گەورە فێرمان کە ژیان هەمووی نوێژە. بەجینا 50 نوێژ معقولە لە 24 ساعەتە. بەڵێ خوای گەورە ئێ پەیامێکمان پێبا کە نوێژمان کەڤەری هەموو ژیانمان بکە، بە تەفاسیل بێتە ناو وردەکاری ژیانمانەوە و بڵین ئینە سەلاتی وەنوسوکی، نوێژمان وە ژیانمان وە مەحیامان وە مەماتمان للهی رب العالمین. واتە نوێژ و سەربڕین و ژیان و مردنمان بۆ خوای گەورە. بۆ نوێژی پێشخستووە چونکە ئەمە پەیڕە و ئەمە پرۆگرامەکەیە.
ئەبێ بێرانەیە تێپەڕیت. بۆیە ئینسان هەتا وەکو کە چاوەڕێی نوێژیشەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فأنتم في الصلاة من انتظرتم الصلاة. ئێوە لە نوێژان ئەوەی چاوەڕێی نوێژتان کرد. یاخود هەر کەسێ نوێژی شەو نوێژی پێ نەکرا لە سەفەرێکا یاخود لە نەخۆشیەکا بوو نوێژەکەی وەکو خۆی بۆ حسێبە هەتا وەکو ئەگەڕێتەوە یاخود هەتا وەکو لە نەخۆشیەکەی چاکە بێتەوە. سبحان الله. کەواتە بەڕێزەکەم کە چاوتە نوقێنی لە ئاستی حرامێک و نەزەرێکە تۆ لە نوێژایت چۆن لە نوێژا سەرە داخستە و نەزەر ناکەی لێرەش نابێ نەزەرکەی، چۆن لە نوێژا چێژ ناکەیت و حرام ناخۆیت بێ لە دەرەوی نوێژیش پرۆگرامێکت هەبێ کە حرام نەخۆیت، چۆن لە نوێژا دەست ئاواگرتووە و نووسانتە بخۆتەوە دەست بۆ خراپە نابیت ئەبێ لە غەیری نوێژیشا فێری ئەم پرۆگرامە و ئەم پەیامە بیت. ئەبێ نوێژ تەدریب بێ لەسەر ئەم شتانە، ئەبێ نوێژ فێرمان کە ژیانمان هەمووی هەر نوێژ بێ، نوێژ بێ بە پەیڕە و بە پرۆگرامێک کە لەسەری بڕۆین و لەسەری بژین و لەسەری بمرین و هەر کاتێک نوێژەکانمان وای لێ هات وەکو حەسەنی بەسری فەرمێ بقدر ما تتعدل صلاتك تتعدل حياتك. سبحان الله. ئێمە زۆر جار لە کاتی نوێژە پەلەمانە شپرزەین و ئیشەکانمان چاوەڕێمانەکا بۆ ئەوەی کە زوو بڕۆین و ئیشەکانمان ڕاپەڕێنین، بەڵام چۆن تۆ ئەتوانی ژیانە خۆش بێت و هێشتا نوێژەکەت خۆش نەبووە، هێشتا نوێژەکەت لا خۆش نەبووە، تو نوێژەکەت ڕێخە ژیانت ڕێکەکەوێ، تۆ سەڵاتەکە حازر بە فەلاحەکە بە دوایە دێ. ئێمە غەڵەت حاڵی بووین وا ئەزانین نوێژ کاتی سەرکەوتن و دەستی ئیش و سەرقاڵێکانمانەگرێ. نەخێر، پێش ئەوەی کە ژیانمان ڕێک بێ ژیانمان تەنزیم بێ ئەبێ نوێژەکانمان تەنزیم بکەین، ئەبێ نوێژەکانمان ڕێخین. هەر کاتی نوێژەکانمان ڕێکەوت و تەنزیم بوو نوێژەکانمان سەرکەوتوو بوو ژیان خۆی بە دوایە دێ. لەبەرەوە دەبێت کاتی ژیانمان بین بێنەوەش ئەبێت نوێژەکانمان نابێ نوێژەکانمان بگۆڕین، ئەبێ نوێژەکانمان بمانگۆڕێ. واتە ئەبێ سەرقاڵیەکانمان فێری ئەومان نەکا کە لە حەقی نوێژەکەمان بخۆین، بەڵکو نوێژەکانمان وا بێت کە سەرقاڵیەکانمان کەم کاتەوە. واتە خۆشەویستەکانمان ئەبێت نوێژ ژیانمان بگۆڕێ، نابێ ئێمە نوێژ بۆ ژیان بگۆڕین، بۆ سەرقاڵی و جەنجاڵی و شپرزەی و ڕاکەڕاکی ژیان بگۆڕین، کەواتە بێ هەردەم نوێژی بین. بەڵێ سبحان الله. چۆن ئەتوانی هەردەم نوێژی بیت؟ وەکو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای گەورە وەصفیانەکا فەرمێ تەراهم ڕوکعن سوجەدا، بەردەوام ئەتبینین لە ڕکوع و لە سوجدەیا بوون. واتە ئەمە صیفەتێکی مولزەمی سەحابە بوو. چۆن ئەڵی کەسێ ڕیشی هەیە و کەسێ باڵای بەرزە؟ صفەتی سەحابەش بوو بۆەوەی کە بەردەوام لە نوێژا بن، بەردەوام لە ڕکوع و سوجودا بن. بۆیە هەر کاتێ ویستی بێتیان قیاسێ لەسەر شتێ بکەن، یەکێک پێش بخەن، یەکێ بکەم بە سەرکردە، یەکێ بکەم بە براگەوری خۆیان، ئەیانی بزانین شەهادەکەی چەنە؟ نا. پارەکەی چەنە؟ نەخێر. عەشیرەتەکەی مناڵەکە؟ نەخێر. ئیمامی عەلی کە باسی ئەبوو بەکرەکات کە خەڵیان بژار بۆ خەلیفەیی ئەفەرمێ فاخترنا لدنيانا من رضيه نبي الله لديننا صلى الله عليه وسلم. علي فرميت من حقي أوم نبو بن بخليفة دواي بيغمبري خوا صلى الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە نەخۆش کەوت ئەی فەرموو مروا أبا بكر فليصلي بالناس، ئەمرکن بە ئەبوو بەکر و ئەبوو بەکر بڵێن با پێش نوێژی بۆ خەڵک بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو ئەبوو بەکر با خەلیفە بێ دوای من، بەڵام خەڵکێک تێگەیشتن مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو بەکر لە نوێژا پێشەخا کەواتە ئەکرێ لە شتی تریشا پێشکەوێ. کەواتە پێمانەڵێ نوێژ ئەم پرۆگرام و دەستور و یاسایە ئەوە ئەکرێ پێشەنگ و سەرۆک و گەورە و هەڵبژێڕاوتان بێ کە لە نوێژا ئەتوانێ پێش نوێژیتان بکە، کە لە نوێژا ئەتوانێ پێشەنگتان بێ. سبحان الله. سەیری ئەم قیاسە جوانە بکە. خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە خوای گەورە لە ئیسرا و لە میعراجا هەموو پێغەمبەرانی بۆ کۆوە کاتەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خودبەیەکیان بۆ ئەدا، قسەیان بۆکە، تەشجیعیانەکە. نەخێر. ئەزانن پێغەمبەری خوا
بۆ ئەم هەموو پێغەمبەرە 124,000 پێغەمبەری بۆ زوینەوە بێتەوە لەو شەوەیە تەنها بۆ یەک شت، بۆ ئەوەی کە پێشنووشیان بۆ بکە، هیچی تر، بەڵێ هیچی تر، بۆ ئەوەی کە فێرمانکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەهادە و پێشەنگی ئەم پێغەمبەرانەیە بەچی؟ بەوەی کە ئێستا ئیمامە لە نوێژا بۆیان. کەواتە نوێژ بریتیە لە خاڵی هەرسەنگاندنی ئینسانەکان. ئەگەر ویست شەراکە لەگەڵ کەسێکا بکەیت یەکەم پرسیار لێی بکە پارەت هەیە؟ دەستپاکیت؟ نەخێر. چست و چالاکی؟ نەخێر. زمانەکان نەزانی؟ نەخێر. لێی پرسە نوێژەکەیت. ئەگەر ویستت هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکەیت یەکەم پرسیار ئاراستەی بکە بڵێ نوێژەکەیت. ئەگەر ویستت کەسێک نەک بۆ ژیانی خۆت، بۆ ڕابەرایەتی خۆت، بۆ پەرلەمانی خۆت، بۆ وەزارەتی خۆت هەڵبژێری لێی پرسە نوێژەکەیت. کەواتە نوێژ فێرمانەکات کە پرۆگرامی ژیانە، بەرنامەی حەیاتە. نوێژ هەموو دەقەکانی ژیانمان ئەگرێ، هەموو ساتەکانی ژیانمان داگیرەکە. بەردەوام وا هەستکەین لە نوێژین، بەردەوام هەست وا هەستکەین کە ڕنگدانەوەی نوێژ لە ژیانمانە، لە هەڵس و کەوتمانە، لە ئاکارمانە، لە گفتارمانە هەیە. بەردەوام ئەبێت نوێژی بین. السلام عليكم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.